اینجا کردستان است. کابوس فاشیستا. شورشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی شانی نیشتەمان بامسۆگە بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتەمان بامسۆگە بێ سەربەستی و حورمەتی ژیان بامسۆگە بێ سەربەستی و حورمەتی ژیان. سڵاوتان لێبێت و بەرخۆدانتان باش خەڵکی خۆڕاگری شارەکانی کوردستان وێران لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرواری سێشەممە 20 مانگی بەفرەمبەر. ئەعدام، کوشتنی خیابانی و تیرۆر تەنیا شگرد و بژاردەی حکوومەت بووە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ خەڵکی وەگیان هاتوو لە ماوەی نزیک بە 4 مانگ کە بەسەر درێژەی شۆڕەشێکدا تێتەپەڕێت کە ناوی ژینە ئەمینی ڕەمزی بەرپابوونیەتی. حکوومەتی ئیسلامی هەرچیەکی لە توانایدا بووە بۆ تێکشکاندنی ئەنجامی داوە و ئاکامەکەشی ناکامی بووە. تیرۆر، قەتڵە حکوومەتیەکان لەسەر شەقام و ئەعدام لە زیندانەکاندا ڕوتی بەرەو پێشەوەی شۆڕشی ڕانەگرتووە و ڕایشی ناگرێت. بە قەتڵی حکوومەتی ژینە قین و تووڕەی پون خواردوو لە ژێر پێستی شار و کۆمەڵدا تەقیەوە. ئێمە لە ماوە کوردەدا شاهدی بەرپابوونی شۆڕشێکی بەهێزی سیاسین کە هاوکات گەلێک لە پەیوەندیە کوون و پرتوکاو کۆمەڵایەتیەکانیشی کردووەتە نیشانە. ئامادەی بەرینی ژنان کە بۆ یەکەم جارە لە مێژووی ئێراندا بوونەتە خاوەنی پشتیوانی پیاوانی یەکتانی خواست لە ئاستی ناوچەکە و دنیادا کەم وێنەیە. لە شۆڕشی ژینادا دروشمی ژن، ژیان، ئازادی، ڕەنگدانەوە و دەنگدانەوەی خواست و ئاواتەکانی زۆربەی خەڵکی ئێرانە. ئەو چەمک و مەفهومانەی کە ڕاست لە دژایەتی و بە پێشەوانەی فەرهەنگی کۆنەپەرستانە و دامەزرا و لەسەر نایەکسانی ژن و پیاوە. لە شۆڕشی ژینادا تەنیا سەرنج نەخراوەتە سەر پراوێز خستن، لاوازکردن و سەرنجام تێکشکاندنی ئیقتیداری مەسەبی، بەڵکو تێکشکاندن و سڕینەوەی پیرۆزی لە سەرجەم دیاردە و سمبۆلە مەسەبیەکان ئامانجا. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆماندا بۆ چاوتێکردنی ئاخەزی ژەماوەری لە ئێران میوانداری بەڕێزان هاوڕێ یوسف خەلیل ئازەر ناسراو بە یوسف پارەستان هەڵسوڕاوی سیاسی و هاوڕێ جەمال مەحزوونی هەڵسوڕاوی سیاسی لە دەرەوەی وڵات دەبین. هاوڕێیان سڵاوتان لێبێت، زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس دەکەم هاوڕێ چاوان، دەستان خۆش بێ و دەستخۆشتان لێکەم بۆ ئەم بەرنامە باشەتان کە بەڕاستی دەنگی هەرخوازی خەڵکی بەرحاڵ ئێران بە دەرەوە ئەگەیەنن. پێشەکی سڵاوێکی بڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو گیانبەختکردوانی ئێران بەتایبەت شۆڕشی ژینە و زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ میوانی بەڕێستان کاک یۆسف. منیش بەلۆبەی خۆم سڵاوت عەرز دەکەم چاوەخان و ڕێز و سڵاوم هەیە بۆ هاوکاران و بۆ بینەران و بیسەرانی کۆمەڵە تێوێ. ئەگەر ئیجازەم بدەی لێرەوە سەرخۆشی پرسە و سەرخۆشی خۆم بۆ بنەماڵە ئازیزەکانی کە ڕۆڵەکانیان لە دژی کۆنەپەرستی و حکوومەتی کۆماری ئیسلامی جنایەتکار گیانیان بەخر کردووە، سەرخۆشیان لێ بکەم و سەری ڕێز و تەعزیم بۆ بەرخۆدان و تێکۆشانیان دابنێن و
و چەپکە گوڵی ڕێز و وەفا لەسەر مەزارەکاندا بێن. زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. هاوڕێ یوسف، پرسیارەکانم لە ئێوەوە دەست پێ یەکەم، هەروەکو لە پێشەکیەکە ئشارەم پێکرد شۆڕشی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی دەستی پێکرد و ئێستایش بەردەوامە. ئەم دروشمە چه تەئسیراتێکی بۆ کرد لە سەتحی ئێران و دنیادا داناوە؟ ئەگەر ئەوەی ڕاستی بێ ئەوڕێ چاوان بە تایبەت لەو ساڵانەی ئاخریدا لەماوەی لاپەڕەی زێڕینی زۆر لەسەر لە مێژووی کووردا تاپۆکراوە. دیارە ئەو دروشمە ئەو شۆڕشێکی ئێستا دەستی پێکردووە کە دوای چەندێکی دێمەوە سەری بە تەنیا هەر ئەوە نەبووە سەروەریەکان و افتخاراتی کە بۆ خەڵکی کورد لە مێژوویدا تاپۆکراوە. بەرخۆدانی ڕۆژاوە کۆبانی بۆ ماوەیەکی یەکجار زۆر هاتە سەر لە سەتی تەواوی دنیادا باسییان دەکرد کە چۆن لە مقابلی شەمشەمە کوێرەکانی تاریکیدا مقاومەتیان کرد و تێکیاشکان. بە دوای ئەوەیدا کە کۆماری ئیسلامی هاتە سەرکار یەکێکی دیکە لەو لاپەڕە زێڕینانەی کە کورد تۆماری کرد بە تایبەت کوردی ڕۆژهەڵات ئەوە بوو کە دەنجی نایان بە جەمهوری ئیسلامیدا. ئەوە خۆی لە خۆیدا ئیفتخارێکی زۆر گەورە بووە. دوای لە مقابلی ئەو ڕژیمە جنایەتکارەدا کە هیچ منتەقێکی نەدەناسی، هیچ جوابی بچکۆلەترین خاصی خەڵکی کوردی نەدەدایەوە، هێزی چەکداری کوردستان لە مقابلیدا ڕاوەستا و زەربەی زۆر کورسیان لە جەمهوری ئیسلامیدا. لەبەر خاتریەوەی یعنی مێژوومان پڕە لەو سەروەریانە کە دەگەڕێتەوە سەر ئەو بەشەی شۆڕشی ژینە کە بە دروشمی ژن ژیان ئازادی هاتە ئاراوە. خۆی ئەو دروشمێکە کە لە بنەڕەتدا قسەی چەپە، قسەی دنیاکی چەپ دەکا کە کۆمەلگای کۆنەپەرست و مەسەبی بە ئامانج دەگرێت. لەوێدا بۆعدی سیاسی اقتصادی فەرهەنگی هەیە بۆ ڕزگاری بەرابەری ئینسانەکان، ڕزگاری بەرابەری جنسی و نەتەوەکان باس دەکات، مسۆگەر دەکات. بۆیە ئەم دروشمە تەئسیراتی خۆی زۆر زوودانە وەبوو بە لاپەڕەیەکی پڕ لە شانازی کە لە کوردستانەوە ئەوە پەرەیستان و لە شوێنێکی دیکەدا یەکێکی دیکە هەر لەو ئیفتخاراتانە کە ئەو بزوتنەوەی دەستی پێکرد، ئەو ئیحتراز و ئەو کە سەرتاسەری ئێرانی گرتەوە بە ئینقلابێکی گەورەی تەقریبی عمومی خەڵک کە لە دژی جەمهوری ئیسلامی ناڕازین هەمووی یەکگرتوانە لە دژی ئەو ڕژیمە ڕاپەڕیون کوردستانی هێنایە بەرباز کە کوردستان وەک ماتۆڕێکی چکۆڵا کە ماتۆڕی گەورە وەگەڕ بخات لە کوردستانەوە ئەو ئیفتخارە بوو بە ئەو شانازیە بوو بە کوردان کە کوردستان بوو بە ناوەندی حرەکەتی سیاسی بە جێگای تاران. یعنی بە نەزەری من ئەوە شتێکی زۆر مهم بوو. بۆیە زوو نیگاهەکان چاوەکان ڕوو لە کوردستان کرا، ئیحتیمالێکی دیکەی پێدرا و لە ماوەی یەکێک لەو شتە هەرە گرنگانەکە لەو شعارەیەوە لەو ئینقلابەیەوە کە لە کوردستان لە شاری ڕاپەڕین کە نێوان ناوە شاری ڕاپەڕینی سەقزەوە دەستی پێکرد، ئەوە بوو کە تەواوی درۆ دەلەسەکانی ئەو چەند ساڵی کۆماری ئیسلامی کردە بەڵقی سەر ئاو. پەیوەندیەکی زۆر باشی نێوانی گەلان دروست کرد. ئەو تەوهماتەی کە خەڵک هەیبوو کە ماوەی 20 ساڵان کە ئەو کاتی کە لە کوردستان بە جەمهوری ئیسلامیە گوتنا، ئەوان ماوەی 20 ساڵان فقط چاوەڕوانی ئیسلاحاتی جەمهوری ئیسلامی بوون. 30 ساڵی تورکێشا 35 ساڵی تورکێشا کە تێگەیشتن کە بابە ئەو ڕژیمە ڕژیمێک نییە کە هیچ ئیسلاحاتێک و هیچ گۆڕانکارێکی تێدا بە وجود بێ. اینجا کەوت لەسەر ئەوەی کە ئامادەجیان هەبوو هاتن ئەو شعارە زۆر بە هاسانی لەلایەن وانەوە کە دەرد و مەیلەتی هەموو کۆمەلگای باز دەکرد
وەرگیرە. زۆر سپاس. بفەرمە. لەبەر ئەوەیە من پێم وابێ ئێستا خەڵکانێکی زۆر لە دەوری ئەو شعارەی کۆبوونەوە و ئەو شعارە تەسیراتی خۆی تەنانەت لە دەورەوەی وڵات داناوە لە ئوروپا داناوە لەو وڵاتانەی کە دەوروبەری جیرانە لە ئەفغانستان لە زۆر شوێن لە بلوچستان کە قەت مەسەلە وانە بۆ بەڕاستی ژن هاتبێتە دەرێ ژن زۆر مەحروم بوو. ئێستا ژنان خەریکە وردەگە گوێ دەگری شعار دروشمی یعنی لە کوێ ڕژنێک کە حجابی بەسەرەوەی مەحدود کراوەتەوە لە ماڵەدا ئێستا هاتوۆتە دەرێ ئەوان دروشمی ژن ژیان ئازادی دەڵێن. بە نەزەری من ئەوە گەورەترین دەستکەوتە. دەستکەوتێکی دیکە بەڕاستی لە نێو ژناندا خودی ژناندا ژنان زۆر وەخت خەبەر هاتوون. ئێستا لە زۆر جگایان بۆ خۆیان ئەو دروشمانە دەڵێنەوە. ئێستا حتا ئەگە لە بەحسی چکۆڵی لە نێو ماڵیشدا جاریوە بەحسێک دێتە پێشێ لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ کەسانی دیکە دەڵێن ژن ژیان ئازادی. بۆیە من پێم وابێ بەڕاستی زۆر تاسیری بووە چ لە دەرەوە لە ناو خۆیەوە و دەڕوات بەڕاستی ڕۆژ لەگەڵ ڕۆژێ ئەو شعارەکە دەرد و ئاو و ناڵەی هەموو کۆمەلگایە هەموو ئەو ئینسانانێک کە هاوار دەکەن بۆ نان لە دژی هەژاری و لە دژی برسێتین هەموو ئەو ژنانەی کە مافی چەند ساڵەیان پێشێل کراوە هەموو ئەو ئینسانانەی کە لە پشت دەرگاکانی زیندان دانیشتون هەموو ئەو کۆڵبەرانەی کە بە ناحەق کوژراون هەموویان دیفاع لەو دروشمە دەکەن و ئەو دروشمە بەدڵیوانە هەر بۆیە ئەو چینەر ئەو ئینسانانە زۆرتر لە مەیدانی خەباتیشدان ئەوانەی کە قوربانیش دەدەن زۆرتر لەو توێژ و لەو چینانە. بۆیە من پێم وابێ ئەم شعارە ئەم دروشمێکە کە تەسیراتی زۆر باشی لە سەدعی ئێراندا بووە و لە سەدعی دەرەوەش لەمە بەدواوە تو گەچاولەکەی ئێحتمامێکی زۆر بە مەسەلەی کورد دەدرێت. ڕاستە ئێمەشتی نەگەتیڤیشمان هەبووە لە بەشێک لە شوێنەکانی دیکە کە ڕەنگە لە بەرنامەکان لە ئاخیرەکەیدا بتوانین بینەوە سەری، بەڵام ئەوانە هەموو لاپەڕەی زێڕینن کە لە مێژووی خەڵکی کوردستاندا تاپۆکراون. بڵێ زۆر سپاس. با بڕۆینە لای هاوڕێ جەماڵ. هاوڕێ جەماڵ شۆڕش گەیشتۆتەوە قۆناغی کە لازمە دروشمەکانی ورد بکرێنەوە و لەسەریان لێدوان بکرێت. ئۆپۆزیسیۆنی ڕاست لە دەرەوەی وڵات خەریکی ئێتلاف و بەدیل سازین، بەڵام خەڵک لە ئێرانان لەسەر شەقامەکان خەڵکی وشیار خاستی تەواوەن سیاسی خۆیان دەرئەبڕێن بە دروشمی مەرگ بۆ ستەمگەر چشا بێت چ ڕێبەر ڕای بەڕێستان لەمبارەوە چییە؟ من با لە پێشناوە باسکەم کە لە هەموو شەرایەتێکە ئێمە ئەبێ بەڕاستی دروشمی ژنجیان ئازادی بەرز ڕابگرین، چون بەڕاستی دروشمێکە کە توانیوێتی لە ماوەیەکی کورتە تەواوی ئێران لە دەوری خۆی کۆبکاتەوە و دروشمێکە کە داخوازی زۆر نەتەوەکانە دەتوانێت دروشمێ بکە تەواوی خەڵک خۆی تیا ئەبینێتەوە، تەواوی قەشر نەتیجەکانی هێناوەتە دەوری خۆی و ئەو دروشمە زۆر هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە کەم ڕەنگی بکەنەوە لەلایەن ڕاستەکانەوە لەلایەن کۆنەپەرستانەوە مرتەجعینەوە و بەتایبەت لەلایەن سەڵتەنە تەڵەبەکانەوە کە هاتوو مەسەن شعاری مەردمی هەن ئازادیان بۆ داناوە لە مەقابلێ، بەڵام خۆشبەختانە نەیتوانیوە ئەو دروشمە کەم ڕەنگ کاتەوە. بەڵام ئێمە وەختێڵم ئێمە مەزونم فقط کۆمەڵە نییە، مەزونم تەواوی ئازادی خوازانەیە، تەواوی ئەو چەپانەیە، تەواوی ئەو ئینسانانەیە کە بەرحاڵ ئەم دروشمە بە دروشمێکی پێشکەوتوو ئەزانن کە ئەبێ بەڕاستی بەرزی ڕابگرین و نەهێڵین ئەم دروشمە کەم ڕەنگ بکرێتەوە. باخی لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئێتلافە، ئەم ئێتلافە بە بڕوای من کاملەن مغایرەتی هەیە لەگەڵ ئەو شۆڕشەی کە لە سەر شەقامەکانە دەکرێت و زۆر پەلە بوو بۆ ئەوەی کە ئەم ئێتلافە بکرێ بە دەلیلی ئەوەی کە خۆیان باش دەزانن کە هەر لە هەر ئینقلابێکە کە حتمما ئەو ئینقلابە ڕاهبرانی خۆی دەرئەخات. من پێم وابێ لەما حتمما لە ئایندە بەرحاڵ ئێمە شاهیدی ڕاهبرانێکی دەرکەوتوو لەسەر شەقامەکان لە ناو ئینقلابەیە حتمما دەرەکەوێت.
زۆر ئینسانهای باشی تایە، زۆر ئینسانهای بەلیاقەتری تایە لە دانیشگاکان، لە ناوکرێکاران، سندیکاکان، معلمان، دانیشتووەکان کە زۆر باش ئەتوان بەڕاستی ڕەهبەری ئەو شۆڕشە بکەن. ئەمە فقط بەخاتریەوە بوو کە بێنن پەلەیان بۆی کام ئێتلافە بکەن، بەخاتریەوە کە بێنن دەزانن دەقیقا نەزانن کە بەرحاڵ ئەم ڕەهبەرانە هەرچی زووتر بلەخەرە نمایان نەبێت دەتوان ئەو شۆڕشە بەدەستەوە بگرن. بەدوای وەختێ دەم ئێتلافە کاملەن مغایرەتی هەیە لەگەڵ ئەو شۆڕشایە کە وجودی هەیە و هیچ بەڕاستی ناتوانە ناوەڕۆکی ئەو شۆڕشە بە خەڵک بگەیەنێت. بەدوای وەختێ ئێتلافێکە کە دەتوانم بڵام فەراخانەکەی خودی سەڵتەنەتە تەڵەبەکان کە ڕزای پەهلەوی بە قۆلی نمایندگیەوە کە ئەم ئێتلافەی فەراخان داوە و گۆڵبرێژیان کردووە، یعنی کەسانێکیان خۆیان ئینتخاب کردووە کە ئەم کەسانە بن. من لەو بڕوایم کە ئەشخاص بەڵێ و شخصانە بڕێ لەو شخصێتانە کە ئەمان ئینتخابیان کردەوە کارهایەکیان کردووە، کارهایەکی مثبەتیان کردووە، بەڵام ئەوانە پتانسیێلی ئەویان نییە کە بتوان ئەو شۆڕشە ڕەهبەری بکەن. جارێکە دێنن یعنی عەمدەن ئەیانە ئەحزابی سیاسی حەزب بکەن، یعنی ڕەهبەری شۆڕشێک بە ئەحزابهای سیاسی ئەکرێت کە تەشکیلاتی هەیە کە بەهەرحاڵ تەشکیلاتای نهێنی هەیە، دەتوانێت سازماندەهی بکات، دەتوانێت تەشکیلاتی بێت، دەتوانێت خەڵک فەراخان بکات، خەڵک لە دەوری خۆی بکاتەوە، خۆی کۆ بکاتەوە. جا هەر بەو دەیلەی بە بڕوای من ئەمە دقیقاً ئەتوانم بڵام ئێتلافێکی شوینیستی ناسیۆنالیستی ئێرانیە کە پێکیان هێناوە کە حتا ئەحزاب حەزبەکەن، هیچ کەم لەم نەتەوانێتیان نییە، باسە لە نەتەوە ناکرێت، باسە لە دموکراسی ناکرێت و زۆرترین شت ئەمانە کە باسی ئەکەن لە هەموو قسەکانیانە تەمامێتی ئەرزی و شەرت و شروط دانێن بۆ ئەوانەی کە بێنە ناوەمی ئەتلافەوە. لە جیاتیەوەی خەڵک شۆڕە شەرت و شروط بۆ ئەماندانێ، ئەمە شەرت و شروط دانێن بۆ خەڵک. یەکی لە شەرتەکانیانەوەیە کە هەر کەسێک بێتە ناوەمی ئەتلافەوە ئەبێت تەمامێتی ئەرزی ئێران قبول بکە. ئەوە یەکێ لەو شتانە کە کاملەن نادموکراسیە. بەدوای وەختێ باسی لە هیچ نەتەوەیەک ناکرێت، باشتر لە هیچ ئەحزابی سیاسی ناکرێت. جەماتێکیان کۆ کردوتەوە، خۆیان گۆڵبرێژیان کردووە بە قەولێک کە ئەمانە وەرزشکارن، هونەرمەندن، یا ئەوەی ئیسلاح تەڵەبن و پێشتریش بەنەوەیەک بە قەولێ خانندەی دەرباری ئاخۆندی بوون کە ئەمانە ناتوانن بەڕاستی شۆڕش بەدەستەوە بگرن. وە ئەتوان بڵێم هەر چەند ڕۆژ دوای بەرحاڵ ئیعلامی ئێتلافە جوابەکەیان لە سەر شەقامەکانی بلوچستان و هەر دوێن و پێدەکرد لە کوردستان لە بۆکان لەسەر تشی جەنازەی یەکێ لە گیان بەختوران درایەوە کە بەرحاڵ شعاری بلوچستان ئەوە بوو کە نە سەڵتەنەت نە ڕەهبەری دموکراسی بەرابەری. و بەداخەوە ئەم شعارانش کە لە ڕسانەهای خۆیان، ڕسانەهای وەکو ئینتەرناسیۆناڵ و مەنوتۆ و ڕسانەهایەکی ترکە سەر بە ئەمریکا و عەرەبستانی سەعودین و دقیقاً سانسۆر کراوە شعارانە لەوێیە و ئێترازی زۆر بۆ لایەن بلوچستانەوە بە تایبەت کچێکی فعالی بلوچستانی ئەو شتە مەترەحەکە. و هەر پێدەکرد لەسەر گڵکۆی دانەیە لەو گیانبەختکردوانە لە بۆکان شعاری بەرحاڵ مەرد بەستەم گەر نەشا باشێت چڕابەر. جوابێکی نەداوەتەوە و خۆیان باش بزانن کە بەرحاڵ من پێم وابێ ئەمە سەرکوتنێکی بۆ نییە، توشتێکە دوو کاملەن دوورە لە شۆڕشی ژینا، کاملەن دوورە لە شۆڕشی سەرشەقامەکان، ناتوانێت جوابگۆی ئەوە بێت. ئەمە جەماعەتێک دەسڕاستین. جارێکە با من بە چەند نوکتە تۆ ئشارە بکەم کە لە ڕابطە لەگەڵ بلەخەرە ڕەزا پەهلەویە کە خۆی فەراخانی ئەمە ئێتلافەی داوە، ئەوەی کە چەند مصاحبەیەک ئێمە ئیشارەی پێ بکەین. جارێ وەختێ باسی مەسەن بەرحاڵ تۆ بینین نەتەوەی ئێمە هەمانە 10 ملیۆنی 20 ملیۆنی لە ئێرانە، بەڵام ئێستا وەکو قەوم باسی ئەەکەن ئەمانە و دیانێ ئەسان باسێک لە دموکراسی نییە، یعنی زۆرتر باس لە مەسەلەن تەمامەتی ئەرزی ئێرانە. و دوای وەختێ مصاحبەی لەگەڵاکەن بۆ مەسەلەی زمانی مادەری ئەسان زۆر بە مەسخەرەوە باسی ئەکە، هەڵێ ئەمە چۆن ئەبێت کە بەرحاڵ تەواوی ئستلەرەکەی بۆ مەسەلەن هینی ئەوەیە کە سەفحینی چۆن مەسەلەن مهندسێکی کورد و فارس و تورک پێکەوە قسە بکەن،
سلادێکی ئاوا کاملەن دواکەوتوانە دێنێتەوە یا دێنێ مەسەڵەن باسی یەکات کە ئێمە ئەتوانین هەم بەم دەستگای سەرکوبۆ کە هەمانە وەکو پاسدار و وەکو یەگان بارحاڵ نیروی ئینتیزامی یەگانەی ویژە و ئەرتەشیوانە ئەتوانین ئێمە ئێرانی ئایندەی خۆمان بسازین. ئەمانە شتایەکە کە بارحاڵ بۆ خەڵک ڕوون بۆتەوە و توانم بە خوشبەختانە بڵم کە ئەم ئەتەلافانی جوابێکی مثبەتی نەداوەتەوە بەڵکو ئینعکاسێکی زۆری بارحاڵ بەرامبەر بۆ بەرامبەر بەشە هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوەوەی وڵات. من ناتوانم بەتایبەت ئەمە بارحاڵ لەگەڵ ئێتلافێکا بی کە هیچ دموکراسی ڕعایەت نەکەن. ئێمە شاهیدی زۆر شێت بووین مەسەن لە دەرەوەی خارج کە لەلایەن سەڵتەنەتەڵەوەکانەوە حەملە کراوە بە تەزاورات و ڕاپەیماییەکان کە بوویانە، یعنی تحملی پەرچەمایەکی تر ناکەن، تحملی شعارایەکی مخالفی خۆیان ناکەن. ئەمانە لە ئێستاوە ئەوە بکەن سەحینە چۆن نەتوانن بارحاڵ یعنی تحملی غیرە مخالفی خۆیان بکەن. جارم لە ڕاوتە لەگەڵ شتێکی تر شامەیە قسە بکەم ئەوەی کە ئێمە لاوەکانی ئێران لە سەرشەقام خۆیان بە کوش نادەن بۆ ئەوەی کە ئێمە لە نەجاتمان بێت لە دیکتاتۆرێک بکەوینە باوەشی دیکتاتۆرێکی ترەوە. کارنامەی ئەمانە ڕوونە، یعنی پەرچەمێکی خوێنایی بۆ دێنێ یا بەڕۆخی خەڵکە کارخانەیەکی پەرچەمیان دروست کردووە لە ئێرانە. ئەمانە مەسەڵەن 43 ساڵ ئەم خەڵکە قەتڵ عام ئەکرێ، کوشتار ئەکرێ، زیندانی ئەکرێ، شکنجە ئەکرێ، لەکوێ بوون؟ هەر وەختێ دەبینی مەسەڵەن ئێعترازاتێک بۆ لە ساڵی 96 92 ئێستا ئەمانە سەرۆکەلایان پیا بێ فقط بە خاتریەوە کە بیانوێ خودە بەدەستەوە بگرن، بیانوێ بارحاڵ بە قەولێ حکوومەتێکی شاهنشایی دووبارە لە ئێرانە دروست بکەنەوە. جاڵۆ ڕابطەیە من پێم وابێ بە تایبەت ئەم قسەم ڕوو لە کوردەکانە، کوردی ڕۆژهەڵاتە کە ئێمە ئێستا وەزنی کورد بە تایبەتی ئێستا وەزنێکی سەنگینە لە دنیاە، دوای بارحاڵ شۆڕشی ژینە کە لە کوردستانە و لە سەقزەوە سەری هەڵدا و دەتوانم بڵم ئێمە زۆرترین قوربانیمان داوە دوای بلوچستان و دەبێ لە هەر شتێکە. من جارێک لەگەڵم ئێتلافانایە نیم کاملەن ڕەتیەکەم و ئێتلافایەکی بەخلا غێرە سیاسی غێرە ئینقلابی و دژ بە و شۆڕشەیە کە ئێستا لە ئارادایە. بەڵام ئەمە بارحاڵ خەتا بە کوردەکان هەڵام بە تایبەت بەوانەی کە بە قەولێ حەوڵیان ئەوەیە کە ناوەمی ئێتلافەوە ناتوان ئەمە وەکو نمایندگی کولی ڕۆژهەڵات توان بکەن. لەوێ دوایختێ دەبینی هیچ گەڵاڵەیەک بۆ داواکردنی مافەنەتەوەیەکان نییە لێرەیە و هیچ بایەخیشی پێ نادرێت. و حتا ئەمانە وەختێ دێنن لە قسەکانیان باسی ئەوەکەن کە حتا شەخسیەتای سیاسی کورد بەبێ حزب بێننەوە ئەم ئێتلافەوە، یعنی ترسێکی وحشتێکی عەجیبیان هەیە لەوەی کە هاتووەکو حزب بێتە ناو ئەم ئێتلافەوە. وەختی وەکو حزب هاتی تۆ بالاخره متالباتێکت هەیە، داواکاری هەیەکت هەیە، هەر شخصیت و حزبێک دەتوانێت خۆی بە خاتی بەردەوێڕوندی خۆی بە خاتی سات و سەودای خۆی لەگەڵ هەر کەسێکە ئێتلاف بکەم لاولا. بەڵام لەسەر شۆڕشی ژینە و لەسەر مافەکانی نەتەوەی کورد ناتوانێت مەسال و سەودا بکەین و بە هیچ شێوەیە ئەو حەقیان پێ نادرێت. من مطمئنم بارحاڵ ئەمە جوابێکی مثبت ناداتەوە و هەر لە ئێستاشەوە بارحاڵ چەند ڕۆ دوای ئەوە شعاری عەلیهی ئەم ئێتلافە دراوە و هیچ بەسەمبیلی پێرەکە تەزاوراتێکی زۆر لە شەقامەکانی ئێرانە کراوە لە مودێم ئێتلافەوە هیچ شتێ باز نەکراوە. یعنی دەتوانم بڵم بارحاڵ بە شکەست ئەنجامدرێ و ئەو خەڵکی ئێران کە بارحاڵ دەتوانن ڕەهبەریەوەینەکەن ئەو جوانانن کە بەرحاڵ دایانەوێت لە سەرشەقامەکان گیانی خۆیان لە دەست دەدەن، ئەوانە کە دەتوانن ڕاهبەری وەختی ئەوانە توانیوانە 4 مانگ ئەو شۆڕشە ڕابگرن لە سەختترین شەرایەتە، سەرکوب، کوشتار، ئێعدام، شکنجە، گرتن. من لەو بڕوایم کە زۆری تایەکە زۆر لیاقەترن ئالەمانێک کە گۆڵبژێریان کرد بۆی کە بیانەوێ ئەم شۆڕشە بەلا ڕێیا برن یا قودرەتی ئەم شۆڕشە بەدەستەوە بگرن. خۆشببینم بەمە کە ئەمانە هیچ مۆفەقەتێکیان نابێت
و متمەئنم بەرحاڵ بە شکست ئەنجامە درێت. بەڵێ دەستان خۆش بێ، زۆر سپاس. هاوڕێ یوسف بە نەزەری ئێوە بزانین لەبارەی تەشکیلی ئەم ئێتلافەوە، هەروەکو دەزانن 4 مانگ شۆڕشی ژێنا بدونە ڕێبەریەکی سەربەخۆ تەوەسەتی ڕێبەرانی مەحەلی ئێجارە بووە. ئێوە نەزەری خۆتان لەم بارەوە؟ بەداخەوە دەنگی ئێوە نابیستم هاوڕێ یوسف، میکەکەتان کێشەیە؟ بەداخەوە دەنگتان نابیستم. هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل ئەگەر بەداخەوە دەنگی هاوڕێ جەماڵ ئێوە دەنگی من نەبیستن؟ بەڵێ بیستم. هاوڕێ یوسف کێشەی دەنگتان هەیە، داوا دەکەم لە هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل کلیپێک ببینین دا بتوانینەوە کێشەی دەنگە حەل بکەین. سنە شاری سەرهەڵدانە، شاری بیر و داهێنانە، شاریا خێز و پێشڕەوە، شاری دادی بەبرەوە، شاری شۆرشە و شۆرشگێر، دەروازەی لاوانی بوێر، بۆ ڕچەی نوێ مەتەرێزە، بیری لاوانی بەهێزە، شاری پاڵ پشتی هەژارە، شاری بنکە و نوێ بڕیارە، بۆ پەیامی دەنگی شەقام، تێکرا بوونە بەستە و مەقام، ئەو بەستەی بیری گەل بوو، ئاهەنگی هەڵۆی سەرکەل بوو، ژم ژیان هەتا ئازادی، گشتڕا بوونە لە بێدادی. دەنگی شەقامت پیرۆزە، سۆ بەڵێ هاوڕێ یوسف ئێستا دەنگی من ئەبیستن؟ بەداخەوە میکەکەتان نازانم کێشەی چییە، دەنگی ئێمە دێت بۆ ئێوە، وەلێ بەداخەوە ئێمە دەنگی ئێوە نابیستین، میکەکەتان کێشە هەیە. بەداخەوە دەنگتان نابیستم من. بڵێ کوشیەکەی بخاشایەت ئێوە بێ. هاوڕێیانی بەخشی کۆنتترۆل زانین کێشەی هاوڕێ یوسف. هاوڕێ جەماڵ با ئێمە بڕۆینە سەر پرسیارانی بەعەدی دەبزانین هاوڕێ یوسف بتوان کێشەکەیان حەل بکەنەوە بێنەوە سەر. هاوڕێ جەماڵ بەڕای بەڕێستان هۆکاری مانەوەی ڕەژیم تاکو ئێستا چییە؟ لە ئابوووریەکەی تووشی کێشە بووە، لە سیاسیە تووشی کێشە بووە، لە کۆمەڵایەتی لە هەموو بوارەکانە تووشی کێشە بووە. ئێوە هۆکاری مانەوەی ڕەژیم تاکو ئێستا بەچی ئەزانن؟ یەک دەقە ببورن. هاوڕێ یوسف بەڵێ دەنگم دێ ئێستا دەنگەکەیان دێ. هاوڕێ جەماڵ ئەگەر کێشە نەبێ پرسیارەکان لە هاوڕێ یوسفەوە جا دێمەوە لە ئێوە. فەرموو. بەڕێ ئەگەر هاوڕێ یوسف بێتەوە وەسەتی کادرەکە، چۆن ئێمە ئیسە کادرێکی تەوامان لە ئێوە نییە. باشە کادرەکەتان باشتر بوو. بەڵێ هاوڕێ یوسف پرسیارەکەی من ئەوە بوو ڕای بەڕستان لەبارەی تەشکیلی ئەم ئێتلافەوە چی بوو؟ بەر لە هەموو شتێک بەڕاستی ئەمن عەقیدەم بەوەی نییە کە ئەو ئێعتلافە دموکراسی ڕعایەت کاو یا مەسەلەن بانگەوازی کەسانی شیری کە بکە و ڕێگامان نەدەن بچین لەو ئێعتلافەوە. ئەو ئێعتلافە بۆ خۆی ئێعتلافی ئوپۆزیسیۆنی کۆنەپەرستی بۆرژوازیە و ئەو کەسانێک کە ڕەهبەری ئەو ئێعتلافی ڕەزا پەهلەوی دەیکا کە بۆ خۆی بە ئینقلاب لە دەرگایەوە بە 65 میلیۆن دۆلارەوە دەرکراوە. لە دوایدا ئێستا ئەو دەهێوێ بە کەسانێکی کە هیچ
زمینەی سیاسی یا لە پێشدا خۆشناو یا کەسانێک ببن کە کاریان کردیە نییە ئەوانەی لە دەوری خۆی کۆ کردوێتەوە دەیهەوێ لە پەنجەرەی لەو ئینقلابە ئیستفادە بکە لە خەڵکانێکە خوێن دەڕژێنە لە بازارە سنگیان بە گولێ ناوە لە خەیابانەکاندا بێ ئەو ئینقلابەی بە نەفعی خۆی مسادرە بکات ئەمن ئەو جار بەلانێکی ئەمن بە شتێکی پۆزیتیوی دەبینم ئەو ئێتلافەی لەبەرەوەی هێندێک تەوەهم شکا کەسانێکە لە پێش ڕابەینابەینی بوون خەڵک لیان تۆزێک پیان وابوو خۆشنیەون پەرچەمی حقوقی بەشەر پەرچەمی فێمینیستیان بەدەستەوە گرتبوو ئەوانە هەمویان پەیوەند بوون بەو ئێتلافەی نامەیمونەیەوە بۆیە لەبەر خاتری من پێم ئۆپۆزیسیۆنێکی کۆنەپەرستی بورژوازیە کە لە هەلومەرجی ئێستادا کە عەزەمەت و گەورەی ئەو ئینقلابە دەبینن کە پەلی زۆر کێشاوە بۆ زۆر شتێکە بەڕاستی هەموو مشکلاتی کۆمەلگا حەل بکە ئەوان لەوەی دەترسن نەکا زۆرتر گەورە بێتەوە ئەو شتێک کە ئەوان دێڵن لە دژی وان هەڵگەڕێتەوە بە خاتری ئەوەی ئەمن پێم وابێ بۆژوە ئەو لە نێو کۆمەلگادا ناتوانن جگا بکەنەوە و هەر ئێستا کە ئەوان فقط لە میدیاکانەوە لە تەلەڤیزیۆنەکانی ئینتەرناشنال ئەو جگای دیکەوە من و تۆ خۆ دەنوێنن دەنا لە واقعدا چێ گوێی لێ بێ چێ گوێی لێ بۆ لە ئێران کەسێک باسی وانە بکە لە مەردەشتە نازام کوێ دەیەک بە تەنێک توێتی باسی ڕەزاشای کردو ئینتەرناشنال 50 جاریان ئەوە لێکداوە دڵیان بەوە خۆش بوو بەڵام لە کامیاران خەڵک باسی قدرەتی شۆڕاکانی دەکرد هەر ناوێن بەلاشی دابێن جا ئەو ئەمە یەک بەڵام چاواخان یەک شت کە بوو من زۆر مهمە بەڕاستی یعنی ئەمن زۆر بیر لەوەی دەکەمەوە لێرە وەک پەیامێک وەک تاکێکی کورد ئەمن ئەو پەیامەی دەنێرم بۆ ئەو ئەحزابی کوردی کە دڵیان بەو ئێتلافەی خۆشە دەبێ بەڕاستی بزانن ئەو جارەی مێژوومان زۆر کۆنا زۆر هەڵە بووە زۆر هەلومەرجی لەبارمان لەدەست داوە ئەو جار زۆر ئەمن نێ بۆ بەش بەعاڵی خۆم نێوی دێنم شەرمەزاری خۆما دەی لەبەر ئەوەی بچی لە ئێتلافێکی ئۆپۆزیسیۆنی بورژوازی زیدی کوردەوە زۆر سەیرە ئەم قازی محەممەد هەر ئەو ئەحزابە ناسیۆنالیستانە قازی محەممەد بەدەستی حکوومەتی شای ئیعدام کراوە 21 ئازەر هەموو ساڵێ ڕۆژی سەرکوب بوو لە بین بردننی جوڵانەوەی کوردی ئەمان جێژن دەگرن لە ساڵی 46 دەیان سەرکردەی وەک اسماعیلی شەریفزادە مەلا ئاوارە قادر شەریف هەموو ئەوانە بەدەستی حکوومەتی پەهلەوی کوژراون هەر ئەو ڕەهبەرانە بۆ خۆیان لەم زیندانەیدا بوون کە حکوومەتی پەهلەوی هەیبووە دەیان شکەنجەیان دیوە جگە لە هەموو ئەوانە ئێستا ئەتۆ دێن دەچن لەو ئێتلافەیدا دادەنیشن وەجالب ئەوەیە دەڵێن هیچ خەتی قرمێزێکمان نییە هیچ خەتی قرمێزێکمان نییە بۆ پەیوەندبوون بەو ئێتلافەیەوە پاشانی هەر لە بەرابەرواندا لە تەنیژواندا کە دانیشتون مساحبەیان لەگەڵ دەکەن ئەوان میلەتی کورد بە قەومی کورد ناو دەبن تەنانەت حازر نین دەدان بە میلەتی کوردیش دابێنن جاوەرە ئێستا مەسەلەن بەشانسی دەوەی دایاتۆ دڵت بە ئێتلافێک خۆش بێ کە ئەوە ڕابردووی بێ ئاوای بەرامبەر بە میلەتی تۆ کرد بێت و ئێستاش دەدانی بە خێرت پێدا نەهێنێ بەسەر و کەلەیەوە پچی دەنێەوە ئێتلافەیە و دڵت بەوەی خۆش بێت شتێکی زۆر سەیرە خەڵکی کورد بەڕاستی من زۆر بە شەهامەتەوە دەڵێم ئەو نەوعە ئینتخابانە قبول ناکە هەر ئەوە نییە کە بۆ هەموو شتێکی جۆڕایان بن لە ساڵی 46 لە منتەقەی تەواوی بە تایبەت مکریان ڕژیمی شای بۆ پەیداکردنی دەمانچەیەک ئەسلحەیەک ئەم هەموو جنایەتی کە لە منتەقەیدا کردی ڕیشی خەڵکیان بە وشتی دەتاشی و دەیانەوە ئشکەنجە دیکە ئەتۆ بێنی هەموو ئەوانە فەرامۆشکەی بە خاتری موقعیەتی حیزبی یا کەسایەتی خۆت بچی ئێتلافێکی ئاوا لە بیت بڵێ و تەبلیغێکی بکەی بۆ خەڵک بۆیە من بە دروستم زانی کە بەڕاستی ئیشارە لێرە ئەبەوەی بکەم بۆوە بیرهێنانەوە یەک
بەڵێ دەستخۆش هاوڕێ جەماڵ ئەگەر پرسیارەکەتان لەبیر ماوێ ئەمە پرسیارەکەم ئەوە بوو کە هۆکاری مانەوەی ڕژیم سەرڕای شکستی لە ئابوووریە لە کۆمەڵایەتیدا لە سیاسیە ڕای بەڕێستان لەبارەی هۆکاری ئەم مانەوە تا ئێستا چییە؟ هاوڕێ چاوان من مانەوەی جمهوری ئیسلامی ڕاستەکەی ینی هیچ پێی ناڕەحەت نیم لەوە بەخاتریەوە کە ئینقلاب پێی ئەچێت ئێماگە بارحاڵ مرورە بکەینەوە بە ئینقلابی 57 ئەتوان بڵام 13 مانگی توول کێشە 6 مانگی ئاخری تیز بووە و 7 ڕۆژی ئاخری توانی سەمەرەی خۆی بدە ئەوەیە کە پێی دەچێت و ئێمە لەگەڵ بارحاڵ هارترین ڕژیمی دنیاە کە تەواوی سەرکوتی تەواوی ئیمکاناتی سەرکوتی هێناوەتە ئاراوە بۆی بتوانێت بارحاڵەمی انقلابە سەرکوت بکات بەڵام خۆشبەختانە نەیتوانیوە و دوای وەختێ یەکێ لەو لە خەراگەل لە ڕابطە لەگەڵ ئوروپایە مەترەحی بکەین باسی بکەین هیچ وەخت کشوەرای ئوروپایی کشوەرای دەرەوە بە تایبەت ئەمریکاوانە لە بەرژەوەندەی خەڵکە نایەن دفاع لەیم بکەن لە شۆڕشی ئێران بکەن لە ئینقلابی ئێران بکەن لە خەڵکی ئێران بکەن ئەمانە هەمیشە بەرژەوەندی خۆیان بۆ مهمە و دەبینی شاید بارحاڵ شتایەکی لەخەرە پشتیوانەیەکی سیاسیان کردبێت لەم شۆڕشە بەخاتیەوە کە دەزانم بلەخەرە جمهوری ئیسلامی لە حاڵ ڕوخانەیە بەڵام ئێستاکەش دەستیان لێبەر نەداوە لەباری عەمەلی و هیچ شتێکیان نەکردەوە بۆ ئەم کارە نەیانتوانیوە من تاو کاتێک کە بارحاڵ ئەمانە بە قەولێ سەفارەتخانەکانیان دانەخەن نەیانێنەوە من ناتوانم بڕوایان پێ بکەم بەڕاستی کە ئەمانە لە پشت شۆڕشی ئێرانە وێستاون و دەیانەوێ دفاع بکەن لەم ئینقلابی ئێران دوای وەختێ لە ڕابطە لەگەڵ ئەوەی کە بۆ لەناو خۆیە بارحاڵە مینە بووە لەکەیەوەیە کە ئێمە شاهیدی قەیرانێکی گەورەی ئابووری سیاسی کۆمەڵایەتین لە ئێرانە کەەوە دەتوانێت جوان لەخەرە مشاهدە بکرێت لە ئێرانە کە وەزی خەڵک زۆ خراپتر بووە لە جاران بارحاڵ بژێوی خەڵک زۆر ناخۆشتر دەتوانن بارحاڵ سەسپڕی خۆیان ڕەنگین بکەن بە قەولێ هەتا نانی ڕۆژانەشیان زۆر کەس ئەتوانم بڵم بە سەختی پێیاکەن ئەتوان بڵم کە ئێستاش قشرێکی بەرچاو نەهاتونە سەر ناو ئەم شۆڕشەوە بەشێکیان ئەوانن کە بارحاڵ ئێستاش بلەخەرە تەوهمیان هەیە کە پێیان وا بەکان ڕژیمە دەتوانێت بە ئیسلاحاتێک لەسەر کار بمێنێتەوە و بەشێکیشیان ئەوانن کە بارحاڵ ئابوووریەکی باشیان نییە و ناتوانم بارحاڵ بێنە سەر شەقام بەڵام من لەو بڕوایم کە ئابووری جمهوری ئیسلامی ئایندەیە یعنی زۆ خراپترە بێت لە ئێستا و مطمئنم کە بارحاڵ ئەو قشرش کە تا ئێستا نەهاتۆتە سەر شەقام یعنی بێدەنگ بووە مطمئنم کە حتمما دێت و دەتوان بڵم هەم قشی کرێکاران هەم قشی معلمان و زۆر قشرایی تر قشرایی وەسەط کە بارحاڵ تا ئێستا بێدەنگ بوو مطمئنم لە ئایندەیەکی نزیکە ئەمانەش دێنە دەنگ بارحاڵ ئەتوان بڵم ئێترازاتی کاریگەری بووە بەڵام پەڕاکەندەیە وەکو تەشەکر بێنە سەر لەخەرە بێنە دەنگ نەبووە ئەوەش بە دلیل یەکێ لە دلایلی ئەوەیە کە وەزی مەعیشیتیان ئەوەندە خراپە کە بارحاڵ ئەگە ئەمڕۆ کار نەکات بۆ بژێوی بەیانی نیەتی بەڕاستی ئەوش خۆ یەکێ لەو دەلایلانەیە بەڵام من مطمئنم ئەم لەخەرە شۆڕش پێی ئەچێت و مطمئنم لە توولی ئەم چەند هەفتەی داهاتووە کە بژێوی خەڵک زۆر خراپترە بێت لە ئێستاش ڕۆژ بە ڕۆژ بارحاڵ ئابووری ئێران قەیرانترە بێت مطمئنم خەڵکانێکی زۆر تریش دێنە سەر شەقام و بارحاڵ داوای داخوازەکانی خۆیانەکەن هاوڕێ یوسف باسی کوردستان بکەین لە هەلومەرجی ئێستادا مەبەستم بەدیلە
کە ڕژیم ڕووخا یا ئێستاش پێش ڕووخانی خواستەکان داواکاریەکان ئەبێ چی بن؟ خواستی داواکاری خەڵکی کورد بە نەزەری من زۆر لە مێژە زۆر ڕوون و ئاشکرایە. ئێمە بەم لە هەموو شتێکی دەبێت داواکاری ئەوە بکەین کە خواست و ویستمان ئەوە بێمە وەکو سەربەخۆیی بۆ خەڵکی کوردستان لە ڕوانگەی منەوە ئێمە بۆ خۆمان بتوانین مستەقیل بین، بتوانین هەر دەوڵەتێکی کە بێتە سەرکار ئێمە حقوقی خەڵکی کورد بە ڕسمیەت بناسێت. یعنی ئەوە لەسەرەوەی هەموو شتێکی بێ هەر گونە ئیختلافێک کەرچەنەوەی ئیختلافێ من کە ئیشارەم پێ کرد دەدان بە ئەوانەدا نەهێنێ بەڕاستی بۆ خەڵکی کوردستان ناتوانێت لەلایەن ئێمەوە قابلی قبول بێت. ئەوەی کە خەڵکی کوردستان بەڕاستی لە دەرەجەی یەکەمیان یانداداناوە ئەو خواست و ویستانن کە لە دەست ئەو بە دەرەجە دوو حیسێب نەکرێن لە دەست ئەو زوڵم و زۆریە کە ساڵیانی زۆرە دەیکێشن خەلاسیان بێت. هیچ هەر جەریانی ئەو جەریانە ئەو ئیختلافانەی کە ئێستا لە دەوری یەکدایانەوە کۆبنەوە ئەو ترسیانە نیشتووە لە ماهیەتی هیچیاندا نییە ئەو حقوقە بۆ خەڵکی کوردستان بە ڕسمیەت بناسن. من پێم وابێ دوو حاڵەت دەتوانێت بێگە لە ئێرانیەکی ئازاد و دیموکراتیک دابێەوە کە دەدان بە مافی خەڵکی کووردا بێنە لە چوارچێوەی کوردستان بۆ خۆی مستەقیل بێت، بۆ خۆی بتوانێت بەڕێوەبەری خۆی بێت، ئەوە دەتوانێت شتێکی باش بێت. بەڵام لە غەیری ئەو سوورەتە بە نەزەری من لە هەر ئاڵو گۆڕێکی زۆر جدیدا چونکە لەوانەیە ئەو حکوومەتی دێتە سەرکار چێ دەڵێ مەسەلەن بەلوچەکان داوای سەربەخۆی خۆیان نەکەن، چێ دەڵێ تورکەکان لەو وەختەدا داوای کۆماری خۆیان نەکەن، حکوومەتێکی بۆ خۆیان دەونەوەیدا پێک نێنن. ئێمە هەر خۆمان ببەستینەوە لە ئێستاڕە بە فدرالیزم دەبێ ئالتەرناتیڤێکی دیکەشمان بۆ خۆمان هەبێ. بۆیە من پێم وایە بەڕاستی ئێمە بیر و بۆچوونی ئێمە خۆ ئامادەکردنمان کە ئێمە بتوانێت لە شەرایەتێکی وەهادا داوای سەربەخۆیی بۆ خەڵکی کوردستان بکەین، یەخەی خۆمان لە یەخەی ئەوە بکەینەوە کە هەموو جارێ بکەوی لە ژێر تەعەڕوز و هێرشمان بکرێتە سەرێ هیچ گەڕانتێک نەبێ کە ئەو مافەی ئێمە لەسەرا پێشێن نەکرێتەوە هەمان مێژوو هەمان مێژووی تاڵ لەگەڵ دەوڵەتانی دیکە بۆ مەتیکران نەبێتەوە. بە نەزەری من ڕێگا چارەسەری بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە لەسەر دەستی ئومەمی متحیدە بتوانن واقعان ئەو حقوقی ئێمە بە ڕسمیەت بناسن، ئێمە داوای سەربەخۆیی بکەین. هاوڕێ یوسف لێرەدا ئەو پرسیارمە بۆ دروست بوو کە داواکاری مەلاکان چی ئەوە چی لێشی نەبیتەوە، هەم ئەوەی کە داوای ڕفراندۆمیان کرد بوو ماوەیەک لەمەوبەر، هەم ئەوەی کە لە بۆنەکان لە بەلوچستانە کە جمعەکان ڕۆژی هەینیەکان بووەتە بۆنەیەک و خەڵک بۆ اعتراضات بەکاریبن. بەڵام مۆلەوی عەبدولحەمید هەیە سوانانی دروست قسەکانی ممکنە تۆزە ڕادیکاڵانە بن، بەڵام بالاخره مەلایکە و لەوێ خەریکی قسەیە. ئێوە ڕای بەڕێستان پێم خۆشە بزانم لەبارەی ئەو داواکاریانە. ئەگەر لە من دەپرسی لە حەقیقەتدا منی بڕێک مەشکوکم لەو حرەکەتی مەلاکان، احتمالێک لێ دەدەم ناڵم 100% لەسەر ئەو قسەی خۆم زۆر یەکجار سوور نیم، بەڵام وێ دەچیە تەوتەی جەمهوری ئیسلامی بێ بە تەئیدی جەریاناتی سیاسی و ئەحزابی کوردی بی هەوێ ئەو بەرنامەی ساز کرد بێت وە لە عین حاڵیشدا تەئید بەداخەوە کە ئێستا ئەحزابی سیاسی کوردستان دڵیان بەوانە خۆشە. من پێم وابێ ئەو ڕفراندۆمە هیچی لێشی نابێتەوە. ئەوڵەن ئەو ڕفراندۆمە چییە؟ تەواوی مرکزیە، تەواوی ئۆرگانهای دەسەڵاتداری وڵات لە دەستی مرکزدا دەبێت. ئەوجار لەونەوەیدا جگە لەوەش ئەگەر ئەو مەلایانە ئێستا چاوتان لێ هەمویان بە 500 بە 200 لە شارەکان کۆ دەبنەوە لەشکرێک مەلا بۆ هەتاکو ئێستا لە ماوەی ئەو چەند ساڵی جەمهوری ئیسلامیدا
کە بەدەیان زار کوشت و کوشتاری کردووە، ناحەقی کردووە، تەجاوزی بە کچ کردووە، منداڵی کوشتووە، بۆ جارێک لە جاران نەبووە ئەوانە بێنە سەر شەقامەکان ئەوڕۆوا بە گوڕی هاتوون وە لەلایەن هێندێک ئەحزابی کوردیەوە پێیان دەڵێن نەتەوە پەرست و تێکۆشەرانی کورد. بۆیە من بەڕاستی لەو باوەڕێدام ئەو مەلایەنە ترسێکیان لێ نیشتووە، هەر لەگەڵەوەی کە جەنابیشت باسط کرد دەیان هەوێ پێش بەو بورکانە کە دیواری مەسەبیان دەڕوخێنێ یا بە هەر حاڵ شلی دەکات پێش بەوە بگرن لە دەرگایەکی دیکە وارد بن و بەرەی سونی لەگەڵ مەلا عەبدولوەحیدی پێک بێنن و قودرەتی خۆیان نیشان بدەن بە شێوەیەکی دیکە پاساوێک بۆ کارەساتی مەسەبی کە هەمووی لەژێر مەسەب و ئایندا لە ئێران و لە کوردستاندا ئەنجام دراوە ئەوەی کەم ڕەنکەنەوە ڕەسەنتریکەن. ئەمن وابیر دەکەمەوە و پێم وابێ هیچ شتێکی لێشی نابێتەوە، هەر کەسێکی بەڕاستی دڵ بەوانە خۆشکە بە نەزەری من جیاواز لە خەڵکە و زەعیفی خۆی دەگەینێ. نیشانە ئەوەیە کە ئەتۆ بینی ئەوزاعە لە کوردستان هەبێت خەڵک لەگەڵت بێن، خەڵک ڕامدا سەر شەقامەکان مبارزە بکەن، دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردبێتەوە، بینی مەلاکان بە ڕسمیەت بناسی کە دروست حرەکەتی مەلاکان و پەیوەندیان و یەکگرتوویان لەگەڵ مەلا عەبدولوەحید و هەر بەرەیەکی پێچی بێنن دژی ئەو دروشمەیە، دژی دروشمی ژیان ئازادیە، هەر زۆر تەزادی هەیە بە هیچ جوورێک. بۆیە من بەش عاڵی خۆم پێم دروست نییە و پێم شتێکە کە فەشەلی لێنێ و بە هیچ جگایەکی ناکەم. دەستان خۆش بێ بە نظری هاوڕێ جەماڵش بپرسین لەم بارەوە. هاوڕێ جەماڵ ئێوە لەبارەی ئەم کردارەوە ڕاتان چییە، نەزەرتان چییە؟ ئەوەی ڕاستی بێ من لە تاییدی قسەکانی کاگیۆسا توانم ئەوە بڵم کە بقشری مەلاکان بە قەولێ مامۆستایانی ئاینی ئەگەر بە احترام و باسییان بکەین هەمیشە قشرێ بوون کە محافزەتەری قشر بوون لە جامعەیە و تقریبا تا ئەو وەختێک کە بارحاڵ منفعەتی خۆیان نەکەوتۆتە خەتەر نهاتوونە جواب و ئەوەش کە ئەوان هاتنە جواب بەڵێ شتێکی مثبت بوو، بەڵام ئەوەی کە بینی مایانیان پێ بدەیت، ئەوەی کە بینی بارحاڵ مەسەلەی ڕفراندۆم مەترح بکەن وەختێ بێن بارحاڵ ئەم شۆڕشە بەلای ڕایە بەرەن شتێکی مەسەڵەن ڕفراندۆم مەترحکەی کە کاملە مغایرێتی لەگەڵ ئەوەی کە لەسەر شەقام جوانەکان داوای ئەەکەن کاملەن ئەمە شتێکی مرتەجعیە و من زۆر بەداخەوم کە بارحاڵ ئەمانە بە هاوکاری بە پشتیوانی ئەحزابی سیاسی بڕێ لە ئەحزابی سیاسی کورد پەرەیان پێدرێ. نتوانم ئەمە بڵم ئەم مەلایەنە لەکوێون کە 43 ساڵە خەڵک لە کوردستان قەتڵعام ئەکرێ، تجاوزی پێکرێ، ئەعدام ئەکرێت، سەرکوب ئەکرێ، بارحاڵ کۆڵبەرانمان دەکوژرێ، کەی هەدانیشتون ئەمانە قەتەنامەیە بەنە دەرەوە بە ئێحتراس و هەمیشەش ئەمانە بارحاڵ لە سەختترین شرایەتی ئیقتصادیە هیچ بەخرامان نان و ئاویان بووە، یعنی سفرەی ئەمانە خەڵکی فەقیر وەژار ڕەنگینی کردووە. دوای وەختێ منیش پێم وابێ ئەمە بارحاڵ دەستکردێکی جمهوری ئیسلامی تیا بۆ ئەم مەسەلەیە و هاتن ئەم مەسایلە مەترح کرد و بە خوشبەختانەوە توانم بڵم جوابێکی نەدرایەوە. دوای وەختێ بینی مەسەلەن 2 مانگ دوای قەتڵی ژینا تۆ بینی ئەم مەسەلەیە مەترحکەی 2 مانگ بوو خەڵک دەکوژرا، ئەدامەکرا، شکنجەکرا، تۆبارانەکرا، ئەمانە هیچ نهاتنە جواب. ئەوەیە کە بە بڕوای من بەڵێ مثبت بوو، بەڵام بە بڕوای منیتر نابێ مایانێکیان پێبێ. ئەبێ زۆر کەسەڵی کە بارحاڵ ئەمانە دەمڕاستی خەڵکن، بەڵام بە بڕوای من لەمە بدووابێ خەڵک دەمڕاستی ئەمانە بن. ئەبێ ئەمانە قبولی کەن کە بارحاڵ مەسەب و دین و ئیتعاد دەچێتەوە مزگەوتەکان. ئیتر ئەمانە نین کە بارحاڵ دەمڕاستی خەڵکن، ئەمانە نین کە بارحاڵ لەخەرە بۆ خەڵک تەسمیم بگرن چی بکەن و چی نەکەن. ئەوەی کە بێت لە ئێستاوەمانێ من بەڵێ ئەگەر ئەمانە واقعاً بە قەولێ هاتوونە بەڕێی خەڵکەوە دەی باشە بێن باسی مەسەلەی جیای دین
دەوڵەت بکەن بێن دروشمی ژنجیان ئازادی بە ڕسمیت بناسن و داختە بێنن بەرابەری ژن و پیا و قبول بکەن و بێنن پێشە و خەڵکە بکەن لە مزاهرەکانە نەتوانم بڵام ئەکسەری و مەلایانە و لە ئستقباڵی مەلاکانی بارحاڵ لە سنە بۆ ڕئیسی جوان جوان نیشاندرا کە ئەمانە چەمایەتێکیان هەیە یان خۆیان نیشاندا دوایە مەسەلەی بارحاڵ مەترحکردنی و دانی ئیتلاعیە ئەوەیە کە بە بڕوای من نابێ بایەخێکیان پێ بدرێ و من بێڕەزیکیشیان پێ ناکردێ بەڵام ئەمانە ئەبێ بچنەوە کونجی مزگەوتەکانیان و هیچ دخاڵەتێ لە دەسەڵاتی سیاسی و نازانم مەترحکردنی ڕفراندۆم و چیتی ئەم لاولا بە بڕوای من ئەبێ خەڵک پوچەڵێکنەوە و خوشبەختانە دەتوانم بڵام ئەم شتانە پوچەڵ بۆتەوە لایەن خەڵکەوە هیچ ئیسقباڵێکی لێ نەکراوە بەتوانم ئەوەش باسکەم ئەگەر وەختم بێت هەرم مەلایەنە کە بارحاڵ هاتەنە مێتلایەندا و خێرا بلەخەرە بڕێ لە ئەحزابای سیاسی پشتیوانیە لێکردن هەروانە بوو کە لە قەتڵعامی بارحاڵ جوانەکانی مایە دەستیان بوو ئاسان تەئیدیان کردووە یەکێ لەوانە مەسەڵەن مەلا جمعەی مەریوان بوو کە لە قەتڵی زانیار و بارحاڵ لوقمانە دەستی بوو تەواوی خەڵکی مەریوان چوونە بە دەرگا داوایان کرد کە ئەم شتە هەڵبۆشێنێتەوە بەڵام حەزە نەبووە ئەو کارە بکات ناتوانم ئەوە بە کەسێکی شۆڕگەر و بە کەسێ بڵم کە بارحاڵ هاتووەتە بەرەی خەڵکەوە ئەمانە بەقەولێ لافای شۆڕەش هێناونی و بەم شێوە مەسایل مەترحەکەن بەڵێ مثبەتە بەڵامێتە زیاتر لەوە نابێ مایانیان پێ بدرێ بە بڕوای من بەڵێ دەستان خۆش بێ هاوڕێنی بەخشی کنترۆل بۆ منێڵێن کە ماوەی بەرنامەکە 7 دقەی ماوە لەم 7 دقەیە پێم خۆشە ئەم کاک یوسف هەم کاک جەماڵ دوا قسەتان هەم ڕوو بە خەڵک یان شتێک کە لە تولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەداوە بفەرمونون لە هاوڕێ یوسفەوە دەست پێ بکەین هاوڕێ یوسف زۆر سپاس بۆ جەنابەت بۆ زەحمەتەکانت و بە نەزەری من پەیامیشی کا من هەم ئەوەیە کە بەڕاستی خەڵک نابێتەوە بە تۆزێک سار بێتەوە جەمهوری ئیسلامی ئەوەندە نوقم بووە لە باتڵاردا کە تازە بە هیچ جوورێکی ڕێگای دەربازبوونی نییە جوانان خەڵکانی تێکۆشار کە لەسەر شەقامەکان بوون بە شێوەیەکی دیکە پتەوتر قایمتر خۆسازکەن بۆ دژی بۆ بەربەرکانەتی لەگەڵ جەمهوری ئیسلامی و ئەو ڕژیمە بێگومان هیچ کەسێک بە نەزەری من لەوەی داشکو گومانی نییە کە ئەو ڕژیمە دووریا زوو دەڕوات کە بە نەزەری پێم وابێ هێندا ناخایەنە کە گۆڕی خۆی گوم دەکات و خەڵکان بەڕاستی ڕزگاریان دەبێت بۆ پەیوەندیکردن لەگەڵ جەگاکانی دیکە لەگەڵ شارەکانی دیکە فعالتر بن و ئێمەش خەڵکانی دەرەوەی وڵات پشتیوانیانین و لە تێکۆشان ڕانەوەستی بەڵێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس هاوڕێ جەماڵ ئێوە بفەرمونون زۆر سپاس هاوڕێ چاوان من ڕاستەکەی یەک داواکاریم لە تەشکیلاتی کۆمەڵە هەیە ئەمە داواکاری زۆر کەسیشە ئایستا کە بارحاڵ بە مەسەلەی ئێتلاف و بالاخەرە شرکەتی بەقەولێ بڕێ ئەحزابی کوردی لەم ئیتلافا هەیە و کە بارحاڵ هیچ باسێک لە مەسەلەی نەتەوایەتی مافەکانی کورد ناکرێت لازم بۆ کە کۆمەڵە گەڵاڵەیەک بداتە دەرەوە کە بۆ جارێکی تریش بالاخەرە خەڵکی ڕۆژهەڵات بزانن کە بارحاڵ مافە سەرایەتەکانی چییە و دەبێ بەڕاستی داخوازی ئەوانە بن لە هەر شەرایەتێکە ئێمە نابێ ئەبێ ئێمە خەتی سوور دانین بۆ بارحاڵ حکوومەتی لە ئایندایە دێتە سەرکار و دیارە ئێمە هیچ حکوومەتێکی ترمانە بەخێر لەس حکوومەتێکی دموکراتیک کە بتوانە لەوێ حەقی تەواوی نەتەوەکان بدا حکوومەتێک کە بارحاڵ هیچ تەبعیز و لە کارە نەبێت ئەو منە و داواکاریەمە ئێمە داواکاری زۆر خەڵکانی تریشە کە بارحاڵ کۆمەڵە گەڵاڵەیەک باتە دەرەوە بۆ جارێکی دووپاتی بکاتەوە بارحاڵ مافە سەرایەتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کورد بە
خوێنی کە چییە کە بەرحەڵ بزانن ئەگەدار من دووبارە. بەڵێ زۆر سپاسدانەکەم بەداخەوە کات نەما کە زیاتر لێ دوانکەن و قسە بکەین. زۆر سپاس بۆ هاوڕێ یوسف خەلیل ئازەر، یوسف پاراستان، ناسرا بە یوسف پاراستان و هاوڕێ جەماڵی ئازیز، جەماڵی مەخزوونی کە بەشدار بوون لەم بەرنامەیە. زۆر سپاس ێوەژەکەم ماندوو نەبن سەرکەوتتان بۆ داواخوازم. زۆرم بەجێی سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەیەکی تر و شەوێکی تر ماڵەوە بە هیوای ئاسۆیەکی گەشت. زلفانك سما دكن بسر شانا آوازكن أقيجن بسر الليوي بابارانا زلفانك سما دكن بسر شانا آوازكن أقيجن بسر الليوي بابارانا سن باسو سن مدايكم سن بكوماري باوككان سن بقرشي بلككانا وقت درجة لسر شانا مزروی کۆڵانەکان چاوەڕوان شەقامەکان بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ ژنجیان بۆ ئازادی بۆ دوا ڕۆژێک پڕ لە شادی بۆ هیواکان ئاواتەکان بۆ زانیاری خەباتەکان ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە ژنجیان ئازادیە بەسەر هەڵدان بەئازایی بە تێکۆشان بۆ ژنجیان گیان ئێمە خەڵاتێکە بۆ وڵاتمان بۆ ئازادی سوێنمان بە ژن سوێن بە ژیان ئەمە لوتکەی سەر خباتو بر خدا شقامەکان سوورن لە خوێنی شەهیدا لا 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 بیا بجنگ امروز برای آزادی به مادر میهن دوباره جان دادی ژنجیان آزادی زن زندگی آزادی ژنجیان آزادی زن زندگی آزادی ژنجیان آزادی زن زندگی آزادی هزار ژینا لەزاری گەندەر کۆت بە شەوقی ئازادی شارو شەقام دەسرۆ هەڵپەڕکی ژێرگولەی لەوانی کوردستان هاواری پڕهێزی ئازادیان نەمان صدای زنجاویز خشم دیرینه به لرزه آورده بوته پر از کینه قیام یک نسل پر از غرور و شور توان دشمن را برد سوی گور ژنجیان آزادی زن زندگی آزادی ژنجیان آزادی زن زندگی آزادی la 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 la